بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خۆتان لێبێ. هاتمەوە لاتانم جاریان بە فکرێکی تازە کێکێکی سادە و ساکار بەبێ فڕن. ئەوەی پێویستمانە لێرە ئەم بسکیتە سادانە هەیە، بە سپێکەی نیامە هی کاکاوە، بسکیتی کاکاو. یەک پاکەتمان لەوە ئەوێت. ئەمە ئەهاڕین تەواو وردیەکەین، هەموو یەکەینە ناو ئەساڕەیەکەوە وردیەکەین. بسم الله الرحمن الرحیم. ئەمە ئاجان هاڕیمانە دایانین هەتا حەشەکەی دروستەکەی. ئەمەمان حازرە. لێرایە منجەڵێک هێنی نیو کوب نیشاستەم هەیە. بسم الله الرحمن الرحیم. ربع كوب ئارد، 3 ربع شەکر، 1 کەوچکی چێش خواردن، یا با بڵێن 10 بۆ 15 غرام ڤانیلا. بسم الله نایخوا. ئەمانە تێکەڵەکەین و 1 لیتر شیر ئەکەی بەسەریان. ئەم قاڵبەمانەیە قیاسەمان هەیەەوە نیو لیترە. 2 جاری لەوە پڕێکەم و تێکەمەوە ئەکاتە لیترێ. بسم الله الرحمن الرحیم. ئەمە لیترێک. ئەمە خەمە سەر ئاگرەکە ئەیکوڵێنم یەمۆلاتە. ئەوەی سەر ئاگرە ئەمە کوڵا یەمۆلاتە. ئەوە لێرەیە ئەوە هاتە کۆڵ 1 کەوچەکەرەی مەگەریت. ئەو یەکەینە ناو. اختیاریە، ئەتوانی نێکی. ئێستا ئاگرەکەی تەواو بۆ کزەکەم هەتا ئەو زبدەیە ئەتوێتەوە. ئەم جای بێنە ژوورانێ لەگەڵ بسکیتەکەی هاڕیمانە بەکاری هێنە. ئەمە حازرە ئێستا حەلەبەکەمان. ئەمەش بسکیتە هاڕاوەکەیە. بسم الله الرحمن الرحیم. مطاوع لە ژێری تەختەکەی. محاڵەکەین تقریبا وەکو یەک بێ هەمووی. شتێکی زۆر بەلەزەتە. تەمەنا کەم تەجروبەی بکەن، پەشیمان نابنەوە. بسم الله الرحمن الرحیم. لا يخور. ئەم حەلەبەکەشمان کرد بەسەر بسکیتە هاڕاوەکەیە. ئەم تۆزێکی هێشتومەتەوە بسکیتە هاڕاوەکە. یاش یاژەکەین بەسەر حەلەبەکەیە هەمووی داپۆشین. ئەوەنە هێشت بێتەوە کە حەلەبەکەی پێ داپۆشی. ئەوە ئێستانە بەم شێوەیە زۆر زەختی لێ نەکرێ لەبەرەوەی هیچ خواریگەڕێکی تیانە بەوەی تەوان گەرمە. توانن داینێن هەر ئاوا لە شوێنی خۆی سارد بێتەوە یا بیخەنە سەلاجەوە. ئەگەر هەر ئاوا داینن سەعاتی ئەوێ. ئەگەر بخرێتە سەلاجەوە کەمەکەی نیو سەعات بێت لە سەلاجەیە. دوای ئەوە یەمۆلاتان. دووبارە سڵاوتان لێبێ. پاشی سەعاتێک گەڕا مۆلاتان ئەکەینە بڕینی ئەم کێکە ساردەی کە هەمانە. بسم الله الرحمن الرحیم. ئەوە ناوڕا سەلەتمان کرد، قەشقەشمان کرد. هەر دانەیەکە خەیتەوە سەر ئەوەی بەرامبەر خۆی، یعنی ئەبێ بە 2 قات. ئەگەر باش دیقەتی بن بەو شێوەیە هەمووی بۆتەوە بە 2 قات. ئەمجا لێرانە شاجارێکی تر بەم شێوەیە ئەکەینەوە بە 2 کەرت.
بسم الله الرحمن الرحيم. قدي قتيبا أمانة طواوة كمي خمئيرو يمولد أما جاري أمانة ماندانا ليرة 200 مليلتر شيري ساردمان هي لەگەڵ کرێم شانتی کیسەیەک بسم الله الرحمن الرحیم ئەوەش بە عەساڕەکە ئەگرمەوانێ و یەمۆلاتە بەڕێزان ئەوە هەردوو کیسەکەکە 150 غرام 75 بە 75 بۆ 200 ملیلیتر شیر یعنی پەرداخی شیر بەم شێوەیە ئیتر چەندێکتە ئایا سەرەکەی پڕەکەی تۆ لە سلەی خڕومەکە هەر ئەوەنەی تێیەکەی ئەو بەم شێوەیە توانیت جیاواز بکەی ئەشتوانی بەس دائیرە هەمووی نەکەی ئەوە نەخشەکە لە دەست خۆتە چیت بێ ئەوەی تێ دەروستکەی هیوادارم بێبەشمان نەکەن لە لایک و سبسکرایب هەچ پێشنیارێکتان هەیە بۆ بام چاو جوابی هەمووی نەوانێم ئەمە ساوسی کەرەمێڵە ئەتوانی شکولاتە ئەتوانی کەرەمێڵ وەشتوانی هەرا بۆ شێوێ ئەوش بەس مجرد تۆزێ بۆ منزەر ئەگەر پێویستکە بەو شێوەیە خەتێک یاردوان بێنی بەسەریان ئەوش منزەرە گیناخۆ بۆ دەرەجەیە تامی ناگۆڕێ هیوادارم بەدڵتان بێ تا ڤیدۆیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان